سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان دانەری ئەرز و ئاسمان خۆشەویستان و ئازیزان چوکەی گشتلایەکتان هونەرمەند خدر چاومە سەڵۆکەی کوردستان ئەڵحانەکەی نێ با خەڵک نەڵە وەڵا کاکە خدر هەر لە گۆرانیان یازاوە بەس لە گۆرانیان دەزانی ئەمە و هەموو ئیشێکی دەکەین و ئیشی چاکیش دەکەین وەنیە مام اسماعیل جا خۆشەویستان ئێستا ئەمن لێرە لە سەرکەندەمە لە گوندی شێنیێمە زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەو بەرنامە جوانەی لەو بەرنامە ڕێک و پێکەی ماشەڵڵا سوبحان الله وە چ مەحلوماتێکەوە مام اسماعیلەوە دەبێت چ مەحلوماتێک بێوە جا ئەلحان مام اسماعیلی داوای گۆرانی خۆشی دێکردووەم داوای بەستە و عەیران و لاو کۆڵە و ئەوانەی دێکردووم و دووبارەش بە خێراتنی مام اسماعیلی دەکەم مام اسماعیل دووبارە هەر بەخێرێ جەناب یا ڕەبی بەخێری سەر ئەرتوکسان ئەتوو دەڵێن کەیفت زۆر بە هونەرمەندان بەڵێ من زۆر کەیفم پێ دێن هونەرمەندان بەڵان ئارێ وەڵڵا ئافەر بێگومان هەر با هونەرمەندان هەڵ نەبژێرین با خەڵکی پیاوی ماقوڵ و ڕیسپی شەڵ بژێرین وەنیە ئەوەی کە ئیشی چاک بۆ کوردستانەی دەکا یا ڕەبی خوایە هەچی چای بۆ کوردستانەی هەڵنا ڕەبی ملیشکێ و هەرتوک چاوی بێنە دەرێ حاشاچێ و مەدریسەی وەنیە مام اسماعیل جا ئێستا من لە خزمەت مام اسماعیلی دامە بە شتێکی دە بۆ پێداکەین وارە دڵێ وارە دڵێم بە حەیران لە من حەیرانە ئەوە دەڵێم دەربەن لە من دەربەندەنە بەخوای ماسمای لەم لە پەنادا یانیشتووە ئەوە دەڵێم بەکەی بابنشانە یا وازی پێوە دەکەم گەلێک بۆ من جوانە دڵە حەیرە وان لە دنیایە وارێ و وەرە دەڵێم بۆ سێتێک دەکەمەوە سێتی برایانە ئەوە دەتخوا کێگەرمێردم لە کوێستانان منێژن مام اسماعیل گەلێک لە من بەسەرمایە نەبەخوا لەگەرمێنێ منێژە نەوێش لە من بەگەرمایە دەڵێم سێتێ دەکەمەوە لە کن مام اسماعیلی هەر لە منتیقەی خۆم بنێژن بەخوا وای گەلێک بۆ من باوەفایە وارە حەیران وای لە دنیایە بەسەردا دێم بەسەرێدا وای بەسەر دەشتێ وەزنێدایە بەسەرێدا دێ بەسەرێدا هەی بەسەر دەشتێ وەزنێدایە یارێمەوەندە جوانە دانیشتوە لای بن تاوڵایە یارێمەوەندە جوانە دانیشتوە لای بن تاوڵایە غەریبی وڵاتانێم کوڕێکی تێکۆشارم مامسێ مایر بزانە لە باندان واک حەزکارم ئەرێ لە باندان واک حەزکارم مام اسماعیل بەدڵیت بووەوە ئەی دەست خۆش بێ دەڵێ مام اسماعیل لەوانە بێت تەبیحاتی حەیرانت هەبێ بۆ شتێکن لە بۆ پێدا حەیرانم نەگوتەوە نای هەر بە حەیاتت نەگوتووە سوبحان الله جارحان چی دیت لەبۆ بڵێم وەڵڵاهی جاوە خۆشیش بڵێەوە لە ساواتێک کاک مەولود دانیشتوین و لاوکێ لە بەچاوان ئەدێ بۆ ئەڵحانەکەی لێنە بۆ منە ئەوە ئیخبار کرای مام اسماعیل دەڵێ بەخوای نازانم دادەوە مام اسماعیل ئیخباریان کردی دەڵێ گۆرانی خۆش دەزانێت هێدی بەر شەی دەکە لە بۆ بڵێ لە بۆ بیگەزانی بەم حەوێویست بە پێیگوتنێ نەدەێت ماشەڵڵا سوبحان الله جا من ئەڵحانەکەی نیشتێکت لە بۆ دەڵێم بەدڵیت و ئەوە دەڵێم
کچی نازداوار حیراوانەکەی مەین وەڵامی ناردۆتەوە لە بۆ منی هەژاوارێ نە بۆ منی بەربەخت و ناچاری دڵێ هەتی وە ماوەیە کە دیاوارنی دەدەرکەوە لە نادیاواری ئەوە نازایانم بریندارم برینم کەوتەوە بەندنێ دەتخوا کەی نامێک بۆ یارم بنێرن دەبا بێتە سەردا وانم کاتمات و کاتی سەرایە مردنێ ما قەمارێکم لە بۆ بێنی ئایاوی سەرە مەرگێ ماسماین وەی بەبێت چاجوانێ بڵێن دەبابێ پاشی باڵا کەم چاوان ڕەش نەکا و خەنەی لەسەری نەدا ماسماین هەر باوا بێ لەسەر قەبر و کا و شێلەکانم دانیشی تێر تێر بگریە خزمەت داین ماسماین ئەمن ماسمای تەمەنم 7 ساڵ بۆ کە دەستم داوەتە گۆرانە بڕواتە بێ بەبێ خوێندەواری کوڕە هەر قەڵەمیش دەست نادەمێ هەر کتێبێت خەڵک دەشتە مەکتەبێ کاکە ئێستا کەینی ڕێزەمەیە بۆ خوێندکاران و بۆ براتە لەبەکان و بۆ مامەستاکان خۆ مەکتەب شتی چاکە کە خوا بەنیسی بتکە بەڵام وەڵڵاهی خەڵکی ئێستا کەینی کاکە ئەگەر هەموو ساڵانیەکەم بەدەست بێنی لە ئاخیرەکەی سفری بۆ دێتەوە دەزانی شێ چییە؟ شێوەیە پۆبجی بەکاردێنی هەتاری دەکا ماشەڵڵا جا هەتاری وا دەکا بە شەرەفم يعني قنبلة هذا تقيني أربيزي وهذا تقيني هردلية وراستية جاكا كافتريا كانش إستا لهموي هر أو بوبجي وموبجيا داتيا سفري هر بوبجي دكاي داتيا سرشا هر بوبجي دكاي كابرا بريدا روي بروات بلا بر بوبجي آقاي لا بيش خونا بو يعني لنا كاو هلينجي كي وسيس واحد تقليدي داون أنا ودنيا كواليات ونظام دنيا لبو واليات ما سمعي نروح أما نەکوڕ دڵی دەگەڵ بابی باشە نەباب دڵی دەگەڵ کوڕی باشە ئەو جارەکەینێ بڵێن خانمە بەڕێزەکانی ئێستا فێری ناشکوریان بوون بە کوڕەکان دەڵێ بە کوڕەکەی ئەگەر ئەڵقی لە کوڕەکەی هەڵدەستی دوحای لێ دەکا سنگ و پولی خۆی لێ دەکڕی دەڵێ یا ڕەبی وا بەسەر بێنە ئەوە خراپ نیە مامسماید ئەوە خراپەوە ئەو جارەکەینێ بە کوڕەکەی دەڵێ بریارۆڵە ئەتو کچبای ئەوە شتێکی خراپە نیان بە کچەکەی دەڵێ بریارۆڵە تو کوڕبا خوای گەورە دروستی کردووە کوڕ و کچ فەرقی نییە وەنی مامسمایی بەڵام دەبێ کوڕەکانیش کچەکانیش دە حەمری گوێ دای بابی دە خۆدا بن وەنیە گوڵم